لە لەندەنەوە سڵاو ئازیزان، ئەم جارە مشتێ مرواری نازدار و جوان دەدرەوشێنەوە لە بەرنامەی مروارەکانی غوربەتدا. دەبنە کۆترە شینکە بە ئاسمانی نیشتیماندا، دەدەنە شەقەی باڵ و لە باکوورەوە هەوایەکی سازگار هەڵدەمژین و بەڕێ دەکەوین بەرەو بەهەشتەکەی باشوور. بەسەر پردی دەلال دەپەڕینەوە بەرەو پیرەقەڵای هەولێرێ بەڕێ دەکەوین و سەرێک لە بابە گوڕگوڕی زامدار دەدەین و چایەکیش لە سلێمانی دەخۆینەوە. لە کەرکووکەوە خاتوونی شیرین مامۆستا ڕوقیە تەیبمان لەگەڵدایە. لە هەولێرەوە کاک هەندرێن بیلال وەک موزیسیان لەگەڵماندایە. نەورۆز ئۆرۆماریش هەم ئەکتەر و هەم گۆرانی بێش کە هاوشاری شەهیدان ئەیاز زاخۆیی و ئەردەوان زاخۆییە. هونەرمەند نەورۆز سێ جار ژیاننامەی کراوە بە ئۆپێرا، جارێک ڕۆڵی خۆی بەرجەستە کردووە لە ئۆپێرادا. نواندنی لەگەڵ سینەماکاری ئینگلیزی جولیێت ستیڤنسن کردووە. خۆی بە خوێندکاری هونەرمەندی کۆچ کردو تەحسین تەها و مایسترۆ دڵشاد سەعید دەزانێ. هەمومان لە دوای ڕاپەڕین بە گۆرانی ئورمیە ئورمیە پێی ئاشنا بوو. دەستە خۆش بێ کاک هەندرێن، دەنگ خۆش کاک نەورۆزیان. پێمان خۆشە شیرۆکی دروستبوونی گۆرانی ئورمیە ئورمیەمان گوێ لێ بێت. سپاس ئەمەل خان بۆ بەشدارکردنت لە هاوڕێی لەگەڵم. زۆر سپاس بۆ هەندرێن گیان. دەنگ خۆش، زۆر سپاس بۆ تۆش. زۆر سپاس بۆ چاپکردنە. وشەی ئورمیە مەیە ئەوە لەوێ هاتووە. ئیتر بەهۆی ئەو دەریاچەکەی ئورمیە کە ئاوی تایە ناوی ئورمیە لەوێ هاتووە لە دەریاچەکە. ئیتر بەسترەوە بە بڵێن لەقەبی منیش کە لەقەبم ئۆرەمارە. ئۆرەماریش هەر نێزیکی ئورمیەیە، ئەو دەبەرەیە. ئۆر بەواتەی عەرد دیسان، مار بەواتەی مارەکەیە، بەڵام مار لێرە یعنی سنوور، یعنی ناوچە سنوور. مار کە لەسەر عەرزە ئەڕواتن، یعنی باش عەرزەکە با بڵێن تەر بیتن، خەت و ئەو شتانە دروستە بیتن. ئەو خەتە بەواتەی کە حدودە سنوورە. ئیتر ئۆرەمار ئەوە ئەو ناوچەی ئۆرەماریەکانە.
ئۆرەمار و ئۆرمیە و تەلگەبەر و مەلگەبەر ئەوانە زۆر نزیکیتن جاران یەک بوو کە کوردستان کەیەک بوو جاران یەک بوو ئێستا دابش کراوە ئەو بەشە ئۆرمی ئێستا بەشی ڕۆژهەڵاتی کوردستانە بەواتەیە کە ئێستا لەژێر دەستی ئیرانە و ئۆرەمار و تەلگەبەر و مەلگەبەرەوانە لە باکوور لە دوای ڕاپەڕین بەڕاستی بە گۆرانی ئۆرمێ بەڕێستان ئاشنا بووین چیرۆکی ئەو گۆرانیمان بۆ باسکەی ئەم گۆرانی فلکلۆرێکی کۆنە بەڵام ئەهمال کرابوو هیچ کەس بە شێوەیەکی مۆدرن نەیوت بوو ئەمریکێکیش لەندن لێرە لە ساڵی 1989 ئەوم ناسی کاک ڕزگار ڕەنجەرۆ کە گۆرانی بێژ بوو لە ناو تیپی گۆراندا ئەوە ئەم ناسی بەڵام کاک ئازاد سەعەد نەمەناسی ڕۆژێک لە ڕۆژان من داوات کرام کە گۆرانی بڵێم یەکەم جار بوو کە گۆرانی بڵێم بۆ ئینگلیز لە شاری ئۆکسفورد تیپی گۆرانیش لەوێ بوون کە بەرنمەکەی تیپی گۆرانم بینی تیپی گۆرانیش بەرنمەکەی منیم بینی ئەمن لەگەڵ کە ئیبراهیم شێخانی کە کوردی یزیدیە ئەو بۆ من عەسپی کرد بە تەمبور منش بەجلێ کوردی و ئینگلیزەکان پێیان خۆش بوو کاک ئازاد سەعەد بە کاک ڕزگاری وت مادەم نەوروز ڕەفیقتە بۆ پێیناڵێ کە بێتن لەگەڵمان ئیش بکەن لە تیپی گۆران یعنی لەسەر ستەیج ئەم گۆرانێتان نوتەوە ئۆرمیۆرم بەڵێ زۆر جار بۆ مەڵبەند پاشان تۆمارتان کرد لە گەڵ کاک ئازادە پێشتر تۆمارمان کردو بۆ دوای لە ستەیج وتمانە گۆرانیە ئەو کە ئەم گۆرانیە لە سەرەتای لە 1992 وتمان و بڵاومان کرد لە تەلەڤیزیۆنەکانی کوردستان بۆ زۆر مەشهور بوو بەڕاستی خۆتان بینی لە کوردستان بوو بۆ قۆمبەلێک لە هەر چار پارچە کوردستان بڵاوتەوە بەڵام زەحمەتێکە زۆربەی کاک ئازاد سەعەد کە مامۆستامانە منەتی لەسەر هەمومانە ئیشێکی زەحمەتی بینیوە خۆیش لە سلێمانی دەستی هەموو لایەکتان خۆش بێ کارێکی زۆر جوانە دەستەکانتان خۆش بێ کاک هەندرێن بیلال بەڵام پێم وابێ بە کاک هەندرێن هەرکی زیاتر ئەدناسن لە ناو لەندەنە هەولێریت و ئەم هەرکیەوە چی؟ پێشم شتێک دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بەخێر بێن سەرچا زۆر بەڕاستی بەرنمەیەکی زۆر ڕێک و پێک و جوانە زۆر سپاس و دەستخۆشی لە کاک نەورۆز دەکەم کە ئەم گۆرانی خۆشە و شیکردنەوەی ئەم گۆرانی بۆ کردین من هەندرێن باوکم هەرچیە بڵێن هەرچی وەکو چەند عەشیرەتێکان سوورچی و هەرچی و زراری ئەویش هەرچیە بەس دایکم دزەیە بەس مناڵی هەولێرم هەل هەولێریش لە دایک بووم هەرچەمەند درێژ بێ بەڕاستی بەرنامەی مروارەکانی غوربەت جوانەکەی لەوایە لە هەر شارە و وڵاتێک و مەسەلەن لە بەشەکانی کوردستان لە باکوور و باشوور و هەمووان مەوجودن و ئامادەن لە بەرنامەکە بەخێر بێن باندیەی من یاخوا بەخێر بێن سەر چاو خۆشحاڵ بووین یاخوا بەخێر بێ مامۆسایان ماڵەکەمانت ڕوونا کردەوە زۆر سپاس بانگ هێشتەکەی منت قبول کرد پێم خۆشە مامۆستا ڕوقیە هەمووکو مامۆستا هەمووکو دایکێک و وەکو خانمێکی ماڵ چەند جیاوازیەک لە سەردەمی کۆنا کە بڵێن سەردەمی دایکمان و نەنکمان لەگەڵ دایکایەتی ئێستا و ژنی ماڵی ئێستا چۆنە؟ دەستخۆشی دیەکەم ئەمەخان بۆ ئەم چاوپێکەوتنە شتێکی جوان بوو کردن ڕۆڵی ژن لە کۆمەڵگەیە باسکەین ئەگەر باسی ئێمە ژن بکەین جیاوازی ژنی کۆن لەگەڵ ئێستەیە جیاوازیەکی زۆری هەیە بەنسبەت منەوە ژنانی جاران ئەوەنە نەبوو کە بچنە دەرەوە ئیشی دەرەوە بکەن بەڵام ئێستا خۆشبەختانە ئەتوانن ئیشی دەرەوە بکەن دەوری پیاو ببینن ڕۆڵێکی جوانیان هەبێ لە ناو کۆمەڵگە زیاتر بەرەو پێشەوە بەرن ئەگەر باسی مناڵی شکەین مناڵی جاران زۆر جیاوازی هەیە لەگەڵ مناڵی ئێستادا مناڵی جاران بڵێن لە کاتی جەژنە ئەگەر داوای شتێکی بکردایە ئەو خانەوادەی یعنی توانای ئەوەی نەبوو بۆی بکڕێ مناڵەکە تەبعاً سەرکوتەکرا یا دەرامەتی عیلەکە کەم بوو خۆشبەختانە مناڵەکەش قەناعەتێکی جوانی هەبوو ئەگە بگەڕێنەوە قەناعەتی مناڵ جاران زۆر باشتر بوو لە قەناعەتی ئێستاکە ئێستاکەش مناڵ زیاتر چاوکراوەیە لە ناو کۆمەڵگەیە
ئەتوانێ خۆشببختانە ئیشی خۆی بکە بچێتە دەرەوە لە بواری کارە ئیش بکە. جاران ئێمە کاتێتە لە بەبووین ئەچوینە ماڵی ڕەفیقێکمان ئەمان خێن بەیەکەوە دوایی ئاهاتینە ماڵەوە، بەڵام ئیستا مناڵ ئەچێتە لایبرەری مەکتەبە عامە ئەچێ کراوەیە یعنیکەیتەوە حڕە لەبەرەوەی دایکەکە سقەیەکی تەواوی پێ هەیە. ئەوەیش گەڕانەوەی پەروەردەکردنی مناڵ لەگەڵ ئەو عائیلەیە ئەتوانێ دایکەکە هەم باوکەکە بەیەکەوە دەورێکی وا ببینن جوان چۆن هەویرێک جوان بشێلی ئەو هەویرە جوان دەرەچی. ئەگەر پەروەردەی مناڵیش بە پەروەردەیەکی جوان دروست بکەیت حتمما ئەو مناڵش کە تووشی هەڵە نابێت ئەبێ لەم کاتەیە لەم وەختەی ئێمەیە مناڵ نابێت زۆر سەرکوت کرێ. ئەگەر سەرکوت کرێ لا ئەدا بڕات بێ یعنی ئەگەر سەرکوت نەکرێ بە حەز و ئارەزۆکانی خۆی بچێ خوێندن هەڵبژێرێ. جاران ئێمە من کاتێکە تەلەبە بووم لەبەرەوەی باوکم حەسەبی ئەوەی کە مەلا بوو من فنون جەمیلەم هەڵبژار، باوکم وتی نابێ ئەبێ لەگەڵ خوشکەکە تا بچیتە بۆ دەوری مامۆستایی باشترە. ئەخر ئەو کاتە با بڵێن لە زۆر کارە جیاوازی لە نێوان ژن و پیاوە هەبوو، لە نێوان کوڕوکچا هەبوو، بەڵام ئێستا شان بەشانی مامۆستا شادی هاوسەرتان بەڕێزیشتان مامۆستان لە مەکتەبی کوردیەکەیە. یعنی ئەمە بۆ خۆی کارێکی گەورەیە. ژنان جیاوازی ژنان و پیاوان جیاوازیکی وتوی نییە لە کارکردنە ئێستا لە چاو جارانە زۆر جیاوازترە. ئیستا هەموو ژنێک ئەتوانێت ژنی سەرکەوتو ئەتوانێت دەورێکی چاک ببینێ لە ناو کۆمەڵگە. من و دڵشاد کە لە مەکتەبی کوردیەکان دەرزمانەوتەوە زۆر جار ئیستا ئیمڕۆ مەکتەبی هەبوو بۆیە نەهات من یارمەتی ئەدەم یان شۆپینەکە بازاڕەکە خۆم جاروایی کەم ئەو بە ئەچێتە مەکتەبی کوردیەکە جاروایە ئەبێ هاوکاری یەک بین. ئەگەر بتەوێ ژیانت خۆش بێ ئەبێ هاوکاری. دەستە خۆش بێ. زۆر سوپاس دەکەم هەر بژیت مامۆستاگیان بەخێر بێ سەر چاودوو بە. ئەس کچەم کچە کوردانم کولیلکە سرێ لاوانم ریحانە ڕەز و چەمانم لاوک و ئەس بێریڤانم. کاک نەورۆز ئەم گۆرانی پێکەوە بڵێن. بڵێن. Eskicem gece kırdanım kulin keseri yavan.
گولستانە لێرە ئەو پارچەکە دەڵێ گولستانە زۆر سپاس. هەر بژین دەست ناخۆش بێ دەنگ خۆش کاک نەورۆزیان. بەڕاستی من کۆپلێکیانم بە سۆرانی وت. زۆر زۆر سپاس خوشکامەلگیان بڕاستی زۆر جوان بووتە و ئەو کۆپلی سۆرانەکە زۆر زۆر گرنگە بڕاستی وەک باخچەیە کە دەبێتن ڕەنگارەنگمان بکەین چەندین گوڵمان هەبیتن لە هەر باخچەیە گوڵێک. زۆر جوان زۆر سپاس زۆر سپاس دەستی تۆش خۆش بێت. کاکەندرێن پێم وا بێ زۆربەی کات من لە ئاهەنگ و لە کۆنسرت و بۆنەکانە زۆربەی کات لەگەڵ کاک نەورۆزاتان بینم. دوانەیەکی زۆر جوانیشن پێکەوە. ئەوە وەڵا دەمێکە من و کاک نەورۆز تاکو ساڵانی وابزانم ئاخی جار 2000 بوو کاک نەورۆز تا 2000 ئیتر زۆر بەیەکەوە بووین ئەو بوو لەگەڵ دڵخۆشخانیش بوو پێما بێ کاسێتیشتان دەرکردەوە کاسێتێکمان ساڵی 95 دەرکرد بە ناوی دادوفیغان ینی ڕسکی کۆڵ دڵخۆشخانیش کە کاتە خێزانی کاگە سەربەسکەرکوکی کاوی ژێشێکە لە نووسەرەکان و شاعیرەکان بەداخەوە پەیوەندیم پێوەکردن بۆ ئەم بەرنمەیە نەیانتوانی ئامادە ئەبووای ئەوانیش بەهاتنە بەڵێوا بوو ئێمە تیپێکمان دامەزرن بە ناوی تیپی گەرمیان لە لەندەن ئەوە ساڵی 95 بوو بەس من پێش 95 من 93 هاتوومە تا ئێرە بڵین خۆم بەتەنیا بەرنامەم هەبووە بەتەنیا لەگەڵ دڵخۆشە دوای چەند وازم دوای ساڵێک ئەو بکار نەورۆز هاتە ناو گروپەکەمانەوە بووین بە 3 کەس و هەروە لێرەوە دەستخۆشی لە شیرنخانی ژەکەم کە ئەکاتە خوشی دڵخۆشخان شیرنخان یەکێک بوو لەوانی کە تاکو مەنیجەری بڵێن بڵێ مەنیجەری تیپەکەش بوو تاکو ئێستا سکرتێری مامجەلال بوو تاکو لەسەر حکم بوو کە مامجەلال نەما شیرنخان گەڕایەوە ئەو یەکێک بوو لە ئەندامەکان بەڕاستی ماوەی خەیان تیپەکەمان تاکو تقریبن ساڵانی 2000 دوای ئەوەی تر کۆڵماندا بەڕاستی ئیتر بەس هەر بەردەوام بووین من لەلایەن خۆمەوە دڵخۆش لەلایەن خۆیەوە و کاک نەورۆزی لەلایەن خۆیەوە هەبەردەوام کارکردنی ئەو کاتە چۆن بوو وەکو ئێستا مەسەلەن بۆ لایڤ میوزیک بانگەکران یان بۆ کۆنسرت بانگەکران یاخود خۆتان ئەتانود ئێمە هەین و بانگماکەن کارکردنی ئەو کاتە ئێوە چۆن بوو وەکو گروپکە گروپەتان بوو پێش هەموو شتێک جارە کارکردنی ئەو کاتە زۆر سادە بوو زۆر جاریش چەند کۆنسێرتێکمان کردووە ئەو کار نەورۆزیش لێرە ئامادێ بەبێ بەرامبەر بەبێ هیچ پارێک کۆنسێرتیشمان کردووە و ئاهەنگی سەری ساڵیشمان کردووە و چەند ئاهەنگێکمان بۆ مەڵبەندی ڕۆشنبیری کە پێڵێن KCC بۆ ئەوانیش ئەنجامداوە بەبێ بەرامبەر بەڕاستی بەس خەڵکمان گیان نەکردین ئەی چۆن کاسێتان دەرەکرێگەر بەبێ بەرامبەر کارتانە کرد لە جیفانی خۆمانەوە هەر وەک ئێستا هەر بژین بڵێن لە جیفانی خۆمانەوە و ئەرچی خۆمان و پارەی خۆمان سەرفمان دەکرد بەڵام لەوانەیە چۆنەڵێ زەمانێکە من و کاک نەورۆز و جەنابتان و دڵەخان و کێوکی ئەمانە هەمومان لەسەر گیرفانی خۆمان کارەکانمان کردووە بەڵام هونەرمەند هەیە هەمووی چەند ساڵێکە دوای ئێمە هاتوۆتە کارەکە ئەبێ بڵین دەنگ بێژ باوایان پێ بڵین لەگەر ڕێزم بۆ هەمویانە سیرەکەی ئێمە پارە لە گیرفانی خۆمان گۆرانیەک دەرەکەین ئەیکەین بە کلیپ ئەچیتە تەنانەت زۆر کۆنسرت هەیە من وەکو خۆم بەخۆ بەخشێکم بەڵام خەڵکی بە پێچەوانەی من و تۆ ئێوەیە مەسرەفیش ناکە پارەیەکی باشیشی لە دەستەکەوێ ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە تۆش لەمە دوا کە کارەکانت کردوا بکەیت یاخود هەوڵتان نەیاوە لە بیدایەتە ئەم هەموو کارەتان بە بێبەرامبەر کردووە لەمە دواییتر کاتیەوە هاتووە مۆسیقاش نرخی هەبێ ئێستا چەند ینی ما احتراماتم بۆ ئەو گۆرانی بێژانەی ئێستا با لێرەوە بڵێم بەبێ ڕاشکاوەنە چەند خەڵکێکیان بەدواوەیە کە ئەوان وەکو ئەمە پێی ناڵێن سپۆنسەر ئەوەیە کە شخصێک سپۆنسەری بۆ نمونە هەموو شتێکە بکە بەرنامەکە و یان کاسێتەکە یان سیدیەکە و بۆ یان کۆمپانیەکە بڵێن بۆ نمونە سپۆنسەرەکە بەعزە شخصێک هەیە وەکو بڵێن نازام چی ناونێم ئەمانەی ئێستا بە دوایی
گۆرانی بێژێکەون بەتابەت زانی چۆنا ئێستا زۆری گۆرانی بێژەکانی ئێمەش کە بۆ نمونەکە بانشیانەکەن زۆری ئافرەتن ئەگەر سەیریکەی پیاومان کەمە بۆ ماشەڵا ئەوەنەی گۆرانی بێژی پیاومان زۆرە هی ئافرەتمان کەمترە ئەوەی کە زیاتر پارە وەرەگرێت و ئەوەی کە زیاتر بەهۆی هوەرەوە دەوڵەمەند بووە ئافرەتە زیاتر ئەویان من لەو لیستەی توانیم من لەو لیستەی توانیم بەڕاستی ئایا ئەنجامەکەی چییە لەوانەیە خەڵکی تریش بیزانێت بەداخەوە ئەبێ بڵێن هوەر وای لێ هاتووە لەم سەردەمایە هوەرەکرێ خەڵک ناچی گوێچکە تێرکا مەسەلەن ئێمە جاران بۆ ئەوە گەڕین ئەبواە کارێکی زۆر جوان بواە ئەبواە ڕاقی بواە هەم لە شعر هەم لە کلیب مەسەلەن هەم لە تەنانەت شخصیاتی هوەرمەندەکەش ئێستا گوێ نادەنە ئەوە لەوانەیە ئێستا لە مەبەستی جەنابتانەگەم ڕاستەکەی زیاتر بیر لە فەیسەکەنەوە بیر لە دەمچاوەکەنەوە ئەگەر دەموچاوەکە جوان بێ بەڵێ خەڵک گوێ لێگری ینی وای لاتۆ ئێمە بە چاو حکومەدەین لە بری ئەوی بە گوێچکە حکوم بەداخەوە کاک نەورۆزیان لە زاخۆ لە دایک بووی پاشان چیتە دە مووسڵ ئێرانە کردووە عێراق کردووە بڵێن لوبنانە کردووە سووریات کردووە هاتوویتەوە لە لەندەن گیرسایتەوە ئەم هەموو کۆچە چییە لە ژیانتە؟ وەڵا وەکو هەر کوردێک لەبەر شۆڕش لە جێنێسایدی لە قەتلیعامی کوردەکان لەوێ لەسەر هەلدانی ئۆرەمار ڕایان کرد ئۆرەماریەکان کۆمان بەشێکیان هەدر بوو باشوور بەشێکیان ڕۆشتن بۆ ڕۆژهەڵات بەشێکیان شنەفیکران بۆ ئەستەمبول و شوێنانەکە ئێستاش نەمابینیم ئیتر ئەمن خۆم لەگەڵ خوشکەکانم خەلکی باشووری ئێمە باشووری بەڵام باوکم خەلکی باکووەرە لە زاخۆ لەدایک بووم لە گەڕکی جوولەکە دوای ڕۆشتنە بوو مووسڵ لە مووسڵش لە منطقەی عەرەب ئەو شوێنەی عەرەبی شۆڤینیست کە لێیا بوون شارە فاڕۆپیانە بود هەمووی بەعسیەکان لەوێ بوون وەزعی کورد لەوێ زۆر خراپ بوو وەزعەکەمان هەژاری بوو بەدبەختی بوو ڕیسیزم ڕاسیزم لەوێ زۆر بەقوە بوو ئەو کات ئەو 1970 بوو بارودۆخی تورکیا زۆر خراپ بوو وەزعی عسکەری بوو انقلابی عسکەری بوو کەنانێوران لەوێ بوو ئیتر ڕۆشتم لەوێ ئەو کوڕ ئامۆزەکانم ئەو خەلکانە لەوێ زۆر چاودێری منیان کرد زۆر یارمەتی منیاندا بەڵام استخباراتی حکوومەتی تورکیا ئەو کاتە زۆر بەقوە بوو لەبەرەوەی ئێمە تەنیا سێ چوار کەس بوون خەلکی باشووری کوردستان بوون لە گەبەر ئیتر ناسراوە لە هەر شوێنێک بڕۆشت باین بۆ دوکان بۆ قەهوەخانە بۆ هەر شوێنێک گوت ئەمە پێشمەرگی کوردی عێراقە لە کاتێکە کە ئەمن خۆم یەکێک لە ئەوان بڵێن لە عەشیرەتەوە ئیتر لەوێ بەێمەیانە گوت ئەمەە پێشمەری کوردی عێراقن لە عێراقش با بڵێن لە باشووریش بەێمانە گوتن مهاجرەکانی کوردی تورکیە یعنی لە خاکمان لە وڵاتمان جێگامان نەبوو ینی بەو شێوە تەعاملیانە کرد لەگەڵ ئێمە ئەو تر لە ڕۆشتمە ئێران جیران و ڕۆیشتمە سووریا و حجز کرام چەند ماوەیەک و لە تورکیا 3 مانگ و 17 ڕۆژ حەبس کرام 24 ڕۆژ ئیشکەنجە کرام ئەوەی تورکیا زۆر خراپ بوو ینی قەرار بوو تەسلیم بکەن بە عێراق ئەوە چێرۆکێک درێژە لە سووریا نەفیکران بوو لوبنانە لە لوبنان جارێک گەڕام بوو سووریا و لە سووریا هاتم بۆ هەنگاریە و بە پاسەپۆرتێکی عەرەبی و ئیماراتی و ئۆیڵمان پیاوی پترۆل و دوایی لە هەنگاری گەشتمە بڵندە هەمووی لەبەر بارودۆخی کورد و ژیانت پڕێتی لە کۆچ هەر تەمەەن درێژ بێ بەڵام پێش هەموو ئەم کۆچ و ڕەوانەی کە کردوتە لە شار و وڵاتان کە کردوتە خوێندکاری هونەرمەندی کۆچ کردو و مامۆستا تەحسین تەها بوویت کاریشتان لەگەڵ یا کردووە هات بوو قوتابخانەکەی ئێمە ناوەکی کوردی بوو ناوی قوتابخانەی بریفکان بوو بەنسبەت شێخەکانی بریفکان کە لە بابیلان قوتابخانەیەکی تر هەبوو کوردی لە مووسڵ ئەو دەرسی کوردیشیانەدا ئەو کاتە مفاوازات بوو بەڵام قوتابخانەی ئێمە زۆربەیان کورد بوون بەڵام دەرسەکە بە عەرەبی بوو هات لای ئێمە گوتی دوو گۆرانی هەیە من لە دوای کۆرسی مناڵان دەگەڕم ئەوانە کە دەنگیان خۆشە کە لەگەلم بڵێن بۆ تلڤیزیۆنە بۆ ڕادیۆ شتێک وایە ئیتر هاتە بوو سەفەکەمان وتی کی گۆرانی دەڵێتن ڕەفیقەکانم هەمیان بگەن نەورۆز دەڵێتن ئیتر وتی ئەتو گۆرانی دەڵێ وتم وتی چ گۆرانی دەڵێ وتم وەڵی عەرەبی دەڵێم هەندی دەڵێن
ئەوش پێکێنی گوتی آخر دایکت هەندیە باوکت هەندیە بۆ گۆرانی بە هەندی دەڵێ بە کوردی ناڵێ وتم بە کوردیش دەڵێم گۆرانێکی ئەو گۆرانێک مامۆستا تەحسین بوو ئیتر ئەو ئەمەی بردە بوو ئەو کاتە پێیانە گوتن یعنی با بڵێن بە ئینگلیزی پێڵێن پۆرتبل ستودیو یعنی رادیو متنقل ئەو لە ناو لۆریەکدا بوو ئەو لەگەڵ مامۆستای مۆسیقای ئێمە کە عەرەب بوو ناوی مامۆستا باسل بوو عازب کەمال بوو و مامۆستا تەحسینیش عودی لێدا ئەو گوتی وەرە ئەو گۆرانی بووم بڵێ لە ئەو رادیو متنقلەکە ئیتر لەو رادیو متنقلەکە کوردەکان گوتیان ئەم گەنجەی ئەم مناڵە کیە گۆرانی مامۆستا تەحسین دەڵێتە نەورۆزە تۆزێک ناسرام لەو هەر لە دوای ئەوە بوو لەگەڵ مایسترۆ دڵشادا مەسەلەن گۆرانی دوت؟ نه ئەوە ئێمە لە دوای کە تەرحیل کراین زۆربەی کوردەکان تەرحیل کران لە مووسڵ ئێمەیان هینا بوو دهۆک ئیتر مامۆستا دڵشادش نازم تەرحیل کرا بوو لەبەرەوەی مامۆستا دڵشادش ئەویش ماڵیان لە مووسڵ بوو مامۆستا دڵشاد چۆنم بینی لە دهۆک ئەو مسرحيك هبو كاك ماجد بطلك هبو برحمد وليد أورماني أو دورك هبو زور دراما وزور غم نبو إتر قراني بيجك دبا قراني بلتن لبشت كواليس قراني بيجك من بو من بو من لقى عازف مواصولك نيك له من قراني كموت إتر ما مصدر شادج هات فرقك خوي هنا بلا أعدادية كاوا بوأوي كلمة هوابين أوان تمرين بكن جيجانا ولده يتر أو هات وسطا جيجر سيري كت سيري أو شامجري كت مسرحية كت جيجر قلتي أما كيا أم قراني ده أنا مكيا قلتي أنا والله جنجة كتير ندورس قلتي بانجي كان ولا هات مبني قلتي ما مصدق الشر يبتن بدبين بقول والله السلام عليكم قلت كان تأتي لك فيه ولا لقل ما إيش بك برنامجك معناها أبو رادي باغا أو جنجاني كان جنجك اللي هذاك دنجان تمر بكن بو رادي باغا بنرين إيك لوان برحمة جدا أيازا خوي بو عبد العزيز خياط بو ديمقراط طه بو برحمة جدا عدنان خانقيني بو محمود عزيز خانقيني بو اخو دانا يكترج بو اللي بيرم نايتر يتر بمني ود هاتو قراني قلت من براكم هاي اللي قلتو عزبك المامس ولا شاد قلت كيف برات قلت عيسى زاخويا خوي او برايمني حقيقيا اللي برا من هش برام مردونه اللي قال خشك كم امن ودو خشك الموزر سباس اللي قالوا وتم أمام من شيري ديك أو مخاردو عيساش هنا المندك زور جولة استال ألمانيا أو كاتي خوي لمن بالي عصبية كتبو برحمة بنت محمد طيب طه بو برحمة بنت تحسين طه وتم أو بمن أواز دانيتن قلتي من بيعلم كأوازك بدانيتن ولا بجدا ولا برنامج كمان يتر فعلا إنشاء أوازك بمن درستيكر لا فرقي دهوك بسرپرشتی مامۆستا دڵشاد تۆماری کرد و ناردە بوو رادیۆ باغا یەکسەر قبول کرا بڵاویان کرد چەندین جار بڵاویان کرد بەڵام لە دوای چەند مانگ من بوومە بە پێشمەرگە ئیتر قەدەغێکرا گۆرانی بەڵام لە هەچ وێزگەیەکە یان هەچ کۆچێکت کردووە بۆ وڵاتێک بۆ شارێک جێدەستی کارێکی هونەری دیار بووە ڕاست دیارترینیان لەوانە سێ ئۆپێرایە لە بەریتانیا لەگەڵ کارت لەگەڵ سینەماکاری ئینگلیزی کردووە جولیەت ستیڤنسن ئەمەیان چۆن بوو بە سوودفە بوو یاخود خۆت نواندنت تایە و خۆت پەیوەندیت پێوەکردن ناوەڵام من بە حیاتم پەیوەندی لەگەڵ هیچ کەسێ نەکردووە من ئێجنسیش هیچ کاتێک نەبووە هەر لە دەمەوە دەم بوو دەم ئەڵێن ئەو من جارێک لێرە گۆرانی وت لە ڕۆیل ئەکادمی ئۆف میوزیک لەگەڵ چەند عازفێک بوون ئەوانەی کە لە ئەسڵیاندا ئیسرائیلی بوون بەڵام لەگەڵ جوولەکەی بەریتانیا لەگەڵ ئیسرائیلەکانی ئیسرائیل فەرقەیەکیان هەبوو تقریباً 10 نەفرێک بوو ئەمن لەوەی گۆرانی وت عەرەبەکان بە بڵێن قبولیان نەکرد لەگەڵ ئەم فەرقەیە بڵێن وتیان ئەمانە ئیسرائیلی مشتیوانە وتم مشکلە نییە من ئەتوانم لەگەڵتان بەشدار بم ئیتر ئەوانە پێیان خۆش بوو گوتیان مادەمە تو وات کرد وەرە ئێمە دعوەت دەکەین بۆ لە ڕۆیل ئەکادمی ئۆف میوزیک لەگەڵمان گۆڕێن من لەوەی کە گۆرانی وت لە ڕۆیل ئەکادمی ئۆف میوزیک
من لادەی کوردم نازانم مەسەلەکە چییە ڕۆیل ئەکادمی چەند گرنگە و گرنگ نییە و ڕۆیل ئەکادمی میوزیک مەوامزانانی حەفلەیەکە پارە پێمەدەن و تا خواحافیز و خواحافیز ڕۆیشتم لەوەی گۆرانی وت لەوەی کە دانیشتی بوون چەند با بڵێن لژنەی تەحکیمی لەوێ دانیشتی بوون موسیقیەکانی گەورە PhD لە موسیقیان هەبوو ماستەر دیگریان هەبوو دکتۆرا هێن هەبوو ئەو هەنە سێریانە کرد دەنگەکان کە بزانێت کی باشێکی باش نییە لەوێ یەکێک لەوان ئەو هات کارتەکەی بەمەدان گوتی من ئەمەوێتم پەیوەندی لەگەڵ بکەم من لە ناشن تێترەوە پەیوەندی لەگەڵ دەکەم منیش لای چ زانم ناشن ئەو کاتەش تەرجمەیشمە کرد گەرفێنەکەم وتی بڕۆ کاکە بۆ چێ وەستیەوە ئەوە شوێنێک زۆر گەورەیە بەتایبەتی لە بەریتانیا وتم باشە وەڵە پەیوەندیەکەم پەیوەندیم کرد لەگەلیان گوتین وەرە ئۆدیشنێتێک کرد کە بۆ ئەوەی کە دەنگی تاقی بکەن کە چۆنیە دوایی چەند پرسیارێکی مۆسیقیت لێ دەکەن دوای بریاڕیاندا گوتێ تو قبول کرێ لە ئەو مەسرحیە هەر لەوێ مەسرح لە هێلن چادوێک ئەو کۆمپۆزەرە مؤلفی موسیقایە ئەو لە ئۆپەرا ئیشەکەتن زووە لە ئۆپەرا ئیشەکەتن ئیتر ئەو هات بەمنی گوت وڵی من حەزم لە دەنگی توێ حەزم لە ستایلێکی توێ من ئۆپەرایەک درستم کردووە لە ناوچەی داڕستانەکە توش لە منتەقەی دارستانەژی لەسەر ژیانی نووسەرێکی فەڵەستینیە لەسەر ژیانی گۆرانیبێژێکی جۆرجیەیە و ئەتوش لەوەی وەرە بە لەسەر ژیانی توش بنوویسی بکەی منی نوویسی ئۆپەراکە تقریبا زیاتر لەسەر ژیانی مەبوو. مالا جیرانم مالا می دردو اگر روزه سجارم هواره درد بکلیم بنیادا پنجره وست نبینم دردم آی بکلم بخمم پریشانم لبه غربتیم آی دردم دردت جیرانی هی اول بر پنجره خودانا دفتره جیران دوار داره جیران دوار داره اول بر پنجره خودانا دفتره جیران دوار داره جیران دوار داره وزی قردیل دبام سنجاقا بسکی
خوزی قردیل تبام سنجاقا بس کتبام وشب الزبستاني مهباني جه تبام مهباني تخت تبام وشب الزبستاني مهباني جه تبام مهباني تخت تبام أول بر پنجره خودانا دفتره جیرانه دوار داره جیرانه دوار داره أول بر پنجره خودانا دفتره جیرانه دوار داره جیرانه دوار داره خوزی قردیل التبام سنجاقا بس كتبام خوزي قرديل التبام سنجاقا بس كتبام وشابك زبستاني مهماني تحت تبام مهماني جيه تبام وشابك زبستاني مهماني تحت تبام مهماني جيه هەربژین جیرانێ مەقام و بەستەکەی پێم وابێ ئەوەی لێی شارەزابووم بەستەکە چیرۆکێکی لە پشتەوەیە پێما خۆشە گوێمان لێ بێ بەڵێ مەسلەی بەستەکە ئێمە گەنج بووین لە مووسڵ لە گەرەکی کوردەکان بووین ئیتر کچێکی کورد لەوێ بوو زۆر زۆر جوان بوو ئێمەی شێتی کردبوو ئێمەی چەندین گەنج حەزمان لەو کچە بوو ئەو کچەش سەلامی هەموو کەسی دیکرد ئیتر من لە پێ خۆم وازانێ حەزی لە من لە قوڵایی دلەوە حەزم لەو کچە بوو ئیتر ئەو گۆرانی من درستم کرد لەسەرەوە هەمیشە دەهاتە لەسەر پەنجەر ئیتر ئەو گۆرانی لەسەر پەنجەرێکی ئەوە لەبەر پەنجەرێ خۆت خوددانە دەفتەرێ ئیتر یەکێک لە ڕەفیقەکانی منی نێزیک ئەوش حەزی لێ بوو ڕۆژێک لە ڕۆژان بمنیوت ئەزانی من ئەو کچە ماشم کردەوە ئیتر تاو عەلاقە لەگەڵ ئیتر دلم زۆر سەر بەڵام ڕەفیقم بوو نەمویست دلەکەی بشکێنم تر قەناعەتم هینا ئیتر هاوڕێیەکی باشی ئیتر ئەو گۆرانەیە کە هەمیشە دەمنی گوت نەورز ئەو گۆرانەیە کە درست کرد بەخوا خۆشە پێم بدە ئەم گۆرانیە من هەرچەندە گۆرانی بێژنی بەڵام من بە کچەکە دەڵێم ئەڵێم ئەو گۆرانیە یعنی ئەم گۆرانیت دروست کردووە لەسەر ئەو عاشقە مناڵیەت من بۆ ئەو کچە درست کردووە دەست خۆش بەڵام بەڵام ئەو برادەرە وتی بەم بدەکە من بڵێن کە من ئەوە هەستی منە ئیتر منش قبولم کرد دوای نەبوو قسمت ئەو ڕەفیقەکەیش منیش دوای ئەخێرەکە شەهید بوو پێشمەرگی نەبوو قسمەتی ئەوش کاتە بۆ کەستان نەبوو نه بۆ کەستان نەبوو بەڵام ئەو کچە ئێمەی شێتی کردبوو ئێمە چەندین گەنج ما بڵێن حەوت هەشت گەنج شێتی کچە بوو ئەوش سەلام بە هەموو کەسی منداڵ بوو ئیتر تینێجەر بوون بۆ لەو گەڕەکەیە بەزە و کچیتیا بۆ هەموودان حەسان لێ کچی تریشتیا بوو بەڵام ئەوە لە هەموو ئەنجام کرد مامۆستاگیان دەستی هۆنراوە نووسینت هەیە هیچ هۆنراوایەکت بۆ ئامادەکردوین بەڵێ ئەم هۆنراوەی دایک بلیتم بەڕی بۆی چاوم بە دایکم کەوێ بۆ خۆی دایکم مرد هاوڕێی غاریبێ دیارە دڵتەنگی هەر وەکو چاو هەڵاوە زیزن بێدەنگ و مەنگی
ڕام دەژەنێ سۆزی هەستی دەمورژێنێ وشەی دەستی ئەمڕۆ کاتێ یادت دەکەم بای شەماڵ دێ بۆنت دەکەم چەندە نیگا و ڕوخساری جوان بوو پێتان ئەڵێم دایەگیان بوو عاشق بووم بەبینینی جوانیت قەدەر ڕێی نەدا ببمە میوانت دایک چەند شیرینە لە دڵە هەرگیز پیر نابێ لە دڵە هەر هەمووتان نووری چاون هێزی دڵ و هەناون ساڕێشکەری برینن ژیان هەموو خۆش نییە لە یەکترازانیش هەیە هەمومان بەدوای یەکە باوەش دەکەین بە خاکە کاکەندرێن کاروانی هوەریت دوور و درێژە لەکەیەوە دەست کردووە بە کاری هوەری تیپی مناڵان و ئەو کاتە بیرمەکە تیپی مناڵانی سلێمانیش شەهید کارزان و فەرمان بەڵێ هەر لەو کاتەوە بڵێن ئێستش بیرمە کە چوون بۆ مووسڵ مێهرەجانی بەهار بوو کە دوای ئەوە شتەکە ڕوویە کارە سادەکەڵی ئیتر بەردەوام بووم تاکو هەشتاکان لە هەشتاکانە تیپی گەرمیانم دانا لە هەولێر تیپی گەرمیانیش چەند هاوڕەیەکم لەگەڵا بوو وەکو ئەمیری عەلی گەرمیانی وەکو شێروان وەکو ئاری وەکو سۆرانی کەریم شارەزا ئەمانە مەجموعەیەک بووین بەیەکەوە عادل عەباس تیپێکمان دانا بە ناوی تیپی گەرمیان و بەردەوام بووین لە ئاهەنگ و لەم شتانە ئەو بوو دوای بڵێن ئەم کارە ساتی بەسەر کوردستانە هاتوو منیش هاتمە دەرەوە بوو ساڵی 93 هاتمە دەرەوە بەس پێش ئەوم بیر چوو من ساڵی 92 کاسێتێکم عەسفم کردووە بۆ فەرهاد زیرەک گۆرانی بێژ لێرەوە سڵاو ڕێزم بۆ فەرهاد زیرەک و لە 93 بۆ ساڵی 93 بوو کاسێتەکەی بە ناوی خاسێت و خانمی ئیترەوە بوو دوای هاتمە دەرەوە و لێرەش تیپی گەرمانمیاندا مەزراند و لەگەڵ جەماعەتەوە دەستمان بە چەند ئاهەنگێک کرد لە کوردستان ئەوەی کە ناودار بوو هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی ئەردەلان بەکرد چەند حەفرەیەکم لەگەڵ کردووە و ئیشم لەگەڵ زەکەریاشا کردووە بەس ئەو کاتە ئەو عازف بوو منیش هەر عازف بووم ئەو کاتە گۆرانی بێژ نەبوو زەکەریا لەگەڵ گۆرانی بێژ بە ڕەحمەت بێ حەمەجەزا لەگەڵ ناسڕی ڕەزازی لەگەڵ مەزاری خالقیە لەگەڵ فەیزی نەژادی لەگەڵ قادری ئەلیاسی لەگەڵ ئۆمەر دزەیی لێرە ئاهەنگی زۆر زۆر بەشداریم کردو و لەگەڵیانە عەسفم کردو لەگەڵ دڵەخان لەگەڵ کاک نەورۆز لەگەڵ من لەگەڵ تۆشا بەڵێ ڕاست لەگەڵەوە نەورۆز و دڵەخانەوە هەر لە تیبەکەبێ لەشە ساغێ پێم وابێ هاوڕی سلێمانیت زۆرە هەر زۆر خەریکە هەولێریەکەشم بیرە من خۆت نەدووتان نەمەزانی هەولێریت بەڕاستی هەرەوە مەزانی هەر خەڵکی سلێمانی هەرچەنە شارچێتی ناکەین فەرقی هیچ ئەم شارانە نین هەمویان خۆشەویستن بەڵام هیچ یادەوەریەکی وا
خۆشت باسی ناخۆشی ناکەین چونکە هەرچی باسکەین لە غەریبەتیان ناخۆشە بەڵام ئێمەمانەوەیە ئەوانەی گوێمان لێگن ئەوانەی سیرمانەکەن بۆ چەند ساتێک دڵیان خۆش بێ چی یادەوەریەکت هەیە بۆ نمونە لەگەڵ هونەرمەند زاهر جەلال مەسەلەن لەگەڵ ئەو هونەرمەندانەی کارت لەگەڵا کردوون ئەگەر بیرم بێ یاریەکم هەیە بڵێن شتێکی بڵێن هەزەلی لەگەڵ زاهر جەلالە سڵاو ڕێزم بۆی هەیە لێرە سڵاومان بۆیە چای ماجەکەین یەکەم جار کە هات بۆ هەولێر بڵێن ئیتیساڵی بە بڵێن پەیوەندی بە تەسجیلات ناز کرد تەسجیلات ناز ئەوە بوو ناریان بە دوامە و ئیترەوە بوو چووم وتیان ئەگەر بێت تۆ بێ عازب بکەیت و دوو عازفی تریش لەگەڵایە عازب کەمانچەیەک و عازف سازێک لەگەڵایە بۆ زاهر جەلال و چەند دابشکردنیشم بۆ خۆم کرد لە کاسێتەکەش خۆی باسیەکات لەگەڵ هونەرمەندی شاری هەولێر تەمان زاهر جەلال بە باڵای کورتە ینی لێرەوە خۆشی تەمەند درێژ بێ هونەرمەندێکی خۆشەویستە خۆشی نەخۆشی ئەڵێ ئەوت هەموو جارێکە کلیپ دەرەکەم بە مسەوەڕەکە ئەڵێم لە ژێرەوە بمگرێن تر زۆر ئێمە پێکەین ئەوت ئێوە لە تەلەڤیزیۆن چۆن ئەمبینن ئەماوت بەخوا زۆر زەخم دیاری وتی بۆستە وتی ئەوە تۆ هەمووتان وامدان بینیەوە بە باڵا بەرزی لەبەرەوەی ئەوە تەکنیکی فەرنیە وا تەسویر کراوە لێرەوە ڕێز و حرمەتم بۆ کاتەمەندێکمانە کردەوە یادگارێکی زۆر خۆش و زۆر پێکەنین بەڕاستی هونەرمەندێکی خۆشەویست و شیرینە لای هەمووان زۆریش ڕێزیم هەیە بۆی چای ماچەکەم هیوادارین ڕۆژێک بتوانین ببێتە میوان لە لەندەن و ببێتە میوانی بەرنامەی مروارەکانی غوربەت ئینشاءالله جا هەر لەبەرەوەی باسی هاوڕێ سلێمانەکانمان کرد گۆرانیەکی زۆر سلێمانیانە دەڵێنەوە لەگەڵ کاگنۆرۆزا پێشتر لەسەر ستەیج وتومانە لە یادی چلێ ماتەمینی مامۆستا کەریم کابان هەرێکێک بوو لە گۆرانەکانی خۆی وتومانە لەگەڵ دکتۆرە چیمەن و مامۆستا کەریم کابان هەوڵە دەین من سۆڵۆکانی دکتۆرە چیمەن ئەڵێم کاگنۆرۆزیش سۆڵۆکانی مامۆستا کەریم کابان
کاری مامۆستایەتی دەست داوەتە هیچ کارێکی هونەری؟ بەڵێ لە 93 ئێمە ئاوارە بووین لە کەرکووکەوە چوونە چەمچەماڵ لە 96 شانۆی ئاوارەکانی کەرکووکم پێشکەش کرد ئەویش بە هیمەتی مامۆستا دڵشادی هاوسەرم تەلەبەکانی بۆم کۆ کردەوە و بە تەکسیەکەی خۆی ئەهێنایە ماڵەوە ماڵەکەم کردبوو بە شانۆیە یەکەمین شانۆ بوو یەکەمیشی هێنا لە چەمچەماڵ. زۆر سوپاسدانەکەم بۆ ئەم بەرنامە جوانە هیوادارم هەر سەرکەوتوو بوون گەشاوە بن و زیاتر پەرەی پێ بدەن و خەڵکانی تر بێن لە ناو بەرنامەکەەوە دووبارە دەستخۆش. زۆر سوپاسەکە بکەم خوشکە منە هێژە بڕاستی پرۆگرامێکی گەلێکی سەرکەفتیە گەلێکی پێشکەفتیە نمونەیە ئەس هیویدارم ئەنەه پێشکەفتی تر بیتون هیویدارم هونەرمەندی تر بەشدار بن و ئەس هیویدارم هەمی دەستگاهی ڕاگەهاندنێ بنە پاڵپشتێ وی پرۆگرامی پێشکەفتی تر بیتن و هونەرمەندێت کورد جیهانی هەمیژی ینی هاوکار بن وی پرۆگرام زۆر سوپاسەکە بکەم گەلێکم نون هەوە زەحمەتێکە مەزن مەزەکێشە ڕاستی جەیەکی تایبەتی ڕێز و تەقدیری وە هەمیەیە. دەستەکانم خۆش بێ ئەمەل خان زۆر سپاست دەکەم بۆ بەرنامە جوانە ئەو بەرنامە ڕێکوپێکە بەڕاستی زۆر پوخت زۆر تێر دەسەل لە هەموو لانێکەوە هیوادارم هەر سەرکەوتوو بی و هیوادارم هە بەردەوام بیت ئێمەشت پاڵپشتی لێەکەین حەزی ناکەم بە هیچ شێوەیە کۆڵ بیت و هیوادارم چەند هونەرمەندی تریشە بەشداری بکەن لەو بەرنامەکەوە و دەستخۆشی لە ستافی بەرنامەکەکەم لە کامیلەمان لە دایرێکتەر لە هەمویان زۆر سوپاسیانەکەم و هەر بشیت. بەخێر بێن دووبارە سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ بانگهێشەکەی منتان کە قبوڵ کرد دەستخۆشی بۆ ستافە بەڕێزەکەی بەرنامەی مرۆڤەکانی غوربەت. ئازیزان ئێمە گەشتینە کۆتایی بەرنامە تا بەرنامەیەکی تر و مشتێ مرواری نازداری تر بەنیازی دیدار و خواتان لەگەڵ. هشن ماڵە گەورە سەرخوارە ڕۆی بە پێچ و دەورە تۆ باڕووناکی وێنەی بلووری ئاوی زندگی گشارە زووری خلق جمع شمامك لما خلق جمع شمامك لما دهاج لما بك كلوغ ماي دهاج لما بك كلوغ ماي خلق جمع شمامك لما خلق جمع شمامك لما دهاج لما بك كلوغ ماي دهاج لما بك كلوغ ماي اسفرتكي كردم ريا قرتا بردم واسفرتكي كردم ريا قرتا بردم فيني دم مردم فيني دم مردم فيني دم مردم فيني دم مردم خلق جمع شمامك لما خلق جمع